کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم بەشی هەرە زۆری ئامادەکاریەکانی بۆ هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان تەواو کردووە. وتەبێژی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسیش ڕای دەگەنێت هەموو ئامادەکاریەشیان کردووە بۆ ئەوەی پرۆسەکە بە سەرکەوتووی ئەنجام بدەن. زۆربەی هەرە زۆری ئامادەکاریەکان تەواو بووە ئەوەی کە ما مەسلەی ڕاهێنانی فەرمانبەرانی ڕۆژی دەنگدانی تایبەتە کە بە خۆشحاڵیەوەش بەشێکی زۆر تەواو بوو ئێستا لە ڕاهێناندان و مەسەری ماوەدی لۆجیستی بەڵ لە دەروی وڵات گەیشتووە ماوەدی لۆجیستی بۆ ڕۆژی دەنگدان کەلوپەلی دەنگدان هەروەها مەسەلەی کارتی دەنگدان ئەوانە هەمووی بەڵێ ئامادە لە بەردەستی کۆمیسیۆندا و هیچ گرفتێکمانێ لە ڕۆڵەڕووی تەکنیکی دەنگدان لە هەشتی بەیانی دەست پێ دەکا و کاتژمێر 6 ئێوارە کۆتایی پێدێت. ئێمەوەی کە لە پێڕەوی خۆمان بۆ دەنگدان هاتووە سێ بەڵگەنامەی فەرمیمان هەیە، ڕەگەزنامەی عراقیمان هەیە، کارتی نیشتیمانیمان هەیە، پاسپۆرتمان هەیە. بەرچێت ئەو بەڕێزانەی کە خاوەن ڕەگەزنامە نین زۆر پرسیار دەکرێت ئەو بەڕێزانەی کە خاوەن ڕەگەزنامە نین خۆیان دەکرێت پێناسی باری کەسێتی خۆیان لەگەڵ ڕەگەزنامی باوکیان یان دایکیان بێنن بۆی کە ئیسپاتیەوە بێت کە ئەوانە عێراقین. بۆ هەڵبژاردننی سینۆ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم چەندین ڕێکاری تازەی گرتۆتە بەر بۆ ئەوەی لە ماوەی چەند کاتژمێرێکی کەمدا ئەنجامی بەرای هەڵبژاردنەکان ئاشکرا بکات. ئێمە ئەنجومەنی کۆمیساران بەڕاستی ڕێکارێکی تازەماندانا بۆ مەسلەی گواستنەوەی نەتیجەکان لە دوایەوەی کە لە ساڵانی ڕابردوو لە هەڵبژاردنەکانی ڕابردوو سی زۆر هەبوو لەسەر گواستنەوەی نەتیجەکان و تاخیربوونی ماوەی نەتیجەکان کە زۆر جار نیگەرانی قاوەرە سیاسیەکان و ڕێکخراوەکان لێ دەکەوتەوە. ئێمە لە هەریم لە کۆمیسیۆنی کوردستان پێمان باش بوو کەم جار شێکی تازەدا بێنین ئەوش ئەوەیە کە جگە لەوەی کە لە ڕۆژی دوایی نەتیجەکان دەگەڕێنەوە بە ئیسماری نەتائیجەکان دەکەن بەڵام طموحی ئێمە وەکو ئەنجومەنی کۆمیساران کە لە شەوی یەکەم ئێمە لە ڕێی ئەپلیکیشنێک کە دروستکراوە لە بەرنامەی واتساپ لە ماوەی 72 کاتژمێر واتە نزیکەی 3 ڕۆژ نەتیجەکانی نەتائیجی بەرایی ڕابگەێنین. بەڵام یعنی طموحی ئێمە وایە کە ئێمە بەتابەت نەتائیجی شەوی یەکەم کە زۆر گرنگە بە وێنەی وڵاتانی پێشکەوتو ئێمە بتوانین لە چەند کاتژمێرێکدا ئێمە نەتائیجی سەرەتایی نافەرمی لە ڕێی ئەو بەرنامە ڕابگەێنین. بۆ هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان 773 کاندید کە دابەش بوونە بەسەر 29 قوارەی سیاسی کێبڕکەی بەدەستهێنانی 111 کورسی پەرلەمانی کوردستان دەکەن. 3,085,461 کەس مافی دەنگدانی هەیە. لەو ژمارەیەدا 2,940,992 دەنگدەری گشتیە و 170,469 کەسیش دەنگدەری تایبەتە. هاوکات بۆ ڕۆژی دەنگدانی تایبەت 93 بنکەی دەنگدان ئامادەکراوە و بۆ دەنگدانی گشتیش 1260 بنکەی دەنگدان ئامادەکراوە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.